من دەڕۆم یاری دەستی ئامان کرد مامسە سەرەتێک بله ئێستا دەست پێ دەکەین بۆ گفتوگۆیی کە بەڕێنماندا بوو دەست پێ دەکەین ئینشاءالله. بە ناوی خوای گەورە و میهرەبان. دیسان لە ناو خەڵکی ئێمە کۆمەڵێک پرسیار و دڵڕوا و چش لەگەری سەری هەردا لەبارەی ئەو قەزی سووریا ئەخۆ ئەو مەسەلەی بەرەو چێ دەڕوا وەکو باز دەکەن جەنجێکی جیهانی سێم ڕوودەدا ڕۆلی کورد چی دەبی و دیسان جەنجی سارد و دوو جەمسەری و ئەوانە هەموو ئەگەری هەیە پەیدا بیتەوە و ڕۆلی ئەمریکا چی دەبی و لە کۆتاییشدا چارەنووسی کوردستان وا هەست دەکەم زۆر مەفاهیم و گفتوگۆی بە هەڵە باس کرا دیسان بۆی ئەوانە ڕاستکەینەوە حەزمان کرد لە چەند دەقەیەک ئینشاڵڵا ناگاتە چارێکێک گفتوگویەک لەبارەی ئەو دۆخە دەکەین. هەندێک لەو تەرویجانە هەندێکیان ناحەقی کورد نییە بەڵام هەندێکیان هەیە سیاسین هەندێک حیزب هەیە لە سیاسەی دەولی ڕاستب بووە لە ئیمتیحانەکە دەرنەچووە حەز دەکاوە تامیمی کەبرێ ئەوە معامەرەی دەولی لەسەر کورد هەیە بۆیە ئێمە ژوامان لێ هات و ئەو پرسی ڕیفراندۆم و سیاسەتی تایبەتی ئێمە نییە. لە کاتێکدا ڕاستەکەی ئەوەیە لە کاتی ڕوخانی سەدامی کرد دوێنێ یادی بوو بە قووەترین مکەوەن لە عێراق کورد بوو بکە داخلی لعبەی حکم بوو لە عێراق لە هەموو ڕوویەکەوە. ئێستا لەو کاتەی کورد لاوااسترینیانە لە قەردارە شکست خواردووە پێ پشتیوانە ئەوە نیشانەی ئەوەی سەرکردایەتەکەی ینی فاشل دەرچوو جا لەو ڕووە زۆرجار هەیە نایانێ برن فاشلین ئەوانەی کە هۆکار بوون بۆ ئەو شکستە بە تایبەتی ئەو کۆمیتەی ڕێفراندۆم کە وتیان هیچ شتێک ڕوو نادا و وەزعی دووەلی هەموو لەگەر ئێمێ و هەموو دەوڵەتانی دنیاە پاڵپشتن و دوایەکەش ڕاست دەرنەچوو ئێستا نەداوای لێبرنەک دەکران خەریکی ئەو دیعایەتەنە کە ئەوە ئەمریکا و هەموو جیهان لە موامەرەی لە کورد حەز دەکەی تۆزێک لەسەر ئەو حەزی ڕاوەستنیە بە تایبەتی پرسی سووریا لە ڕاستیدا وەکوورەی تەدەخل لە سووریا یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوویتە نەریتێکە چی دەوڵەتێک کە میزانی دانرایە لە بۆ عیلاقاتی دەرەوە یان دروستکردنی پیادە قوتری و پیادە قەومی ئەوانە تەدەخلیان کردیە لە هەمووان زیاتر ئەوەی بینمان ئەمریکا و ئەو ڕۆژە لە دوای یەکێتی سۆڤێتیش ئێران ئەو ڕۆڵی بینە لەو دوای تورکیاش بە نیازێکی تەسکتر هاتوتە ناو معادلەکەی یعنی کەواتە ئالۆزیەکی زۆر هەیە هەمووشی لە سووریا کۆبیتەوە. ئەوەی خاڵی گرنگە ئێستا ئەمریکا هەڕەشەیەکی 48 سەعاتی لەسەر ئاستی جیهان بڵاوکردەوە خەڵکە بۆی زانی ئەوە دەبتە شەڕی جەنجی جیهانی یەکەم ئەوانە ئەو هەنیە ئێستا ئەمریکا ڕووی لە دیبلۆماسیەت کردو دەیە مەوڵەتێکی قانونی دووەلی وەرگری وەک ئەوەی لە عێراق بەڵام مەرزی نییە ئەوەی لە عێراق کرا و داگیری کردماوە ئەوە لە سوورێتکە لە سووریا ئەو مەجالە نییە لەبەرەوەی رووسیا لەوێ ئێران لەوێ تورکیا بەناوحەق لەوەیە بەو شێوی پێی ناکرێت بەڵام ڕەنگە بتوانی گورزی بوەشێنی لە دوای ئەو مۆڵەتانە چکە پرسی چەکی کیمیایی قەراراتی پێشتری مەجلیسی ئەمنی هەیە على الأكثریش ئەو مەشروعی ئەمریکا ڕەنگە حەول بدا پاڵپشتکە بە بەندی حوت بەڵام لەوێ ئیستیدام بە ڤیتۆی رووسیا دەکات بە تاکی بۆ جارستی ڕەنگە هەر بگەڕێتەوە سەر خیارە عەسکەریەکەی لە چەند معسکرێک بدایان لە وەزارەتی دیفاعیان ئەگەری ئەوە شەیە لە ڕیاسی جەمهوری سووریا بدە بەڵام لە کۆتاییەکەیدا نابێتە جەنجی جیهانی و رووسیا قەناعەتم نییە ئەچکە لێ دوانەکانی ئەوە بوو
تەنها قسە لەسەر توندیەکانی خۆی دەکە لەسەر هەموو سووریا ناکە و رووسیاش لەو ئاستەی نییە ئێستا خەڵکە وازانێ هاتۆتە ئاستی ئەمریکا. رووسیا یانیان بە وەکوی معادلەکە بە جوانی داڕێژین ئەوە پێی ناگوترێت جەنجی سارد. رووسیا جەنجی ساردی لەگە ئەمریکا پێ ناکرێت. دەتوانانی برین لەسەر مستەوای یەک قارە پێی دەکرێت کە سووریا بەشێکە لە قارەی ئاسیا دەنا ئەگەر جەنجی کرد جەنجی گەرم هەندێکی پیان وەیە بکرێ رووسیا جەنجی گەرم ناکە کە جەنجی گەرم پێ نەکرد بەعنا جەنجی ساردیشی پێ ناکرێت. بەڵام لە بەرامبەردا ئەو وەزعی وا ڕاگرتووە ئەوەیە ئەمریکاش کۆمەڵی خاڵی لاوازی هەیە. لە پێشەمیاندا ڕئیس جەمهوریەکی هەیە وەکو پێویست بڕیارەکانی مانطقی نیەنە لەسەر ئاستی دووەلی. ئەوە یەک لە کێشەکان هەرۆکان زۆر جار ئیسیدام بە موئەسەساتی ناوخۆی ئەمریکاش دەکات. ئەجل لەسەر ئاستی دەرەوەش ئەمریکا لە تەدەخولەکانی ڕۆژهەڵاتنەوە لە چەند شوێنێک شکستی هینە. ئیعادەت الئەمەل لە سۆماڵ ئەو تەدەخلی لە لبنان و بەو دوایش لە سووریا کە گوتی من دەکشێمەوە پێگەی ئەمریکای زۆر لاواز کرد بە تایبەتی ئەو پاساوەی ترامپ کە گوتی ئێمە 7 تریلیۆن دۆلارمان لە شەڕ لەو سەفر کرێ هیچ قازانجێکمان نەکرد. یعنی ئەو لێدوانە لێدوانێکی دەوڵەتی نەبوو، لێدوانێکی وەکوێ کۆمپانیایی بوو، زۆر پراگماتیکی بووی لە حد ئەوە زۆر پێگەکەی لاواز کردێ. بەڵام بە گشتی ئەگەر ئەمە وەکو دەسەڵات یەکبری چارەنووسی کوردستان ئەگە باز بکەین ئاستەنگەکانی بەردەم هەر پرۆژە و کیانێکی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەترە لە توانای کورد. بۆیە کورد پێویستی بە هاوپەیمانی هەیە، ناچاریە هاوپەیمانیەکان یاوجا ڕەنگە سەرکردایەتی کوردی زۆر شارزانە بوون بە تایبەتی باشوور و هەتا لەسەر ئاستی ترش هەندێک شخصیاتی گەورەمان هەبوو شارەزا بوون ئەوە وەفاتیان کردێن. ئەوانەی ماون بەو دەرەجەی شارەزاییان نییە ئەوانی کە دەسەڵاتدارن، بۆیە زۆر خراپ تێ دەکەون. ئەنی ئەگەر تعریفەکی حرەکەی کوردی بە عملیاتی دڵیان عملیاتی مێشکرابی لە قەدەر ئامۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ڕاستە. ئەگەر تەبیبێکی نەزانیش بێ عملیاتی دڵیان عملیات شارزە عملیاتی مێشک بکە بەتاکید ئەوە دەیمرێنی وەکو ئەو پرۆژە گەورانی کورد کە مرێنرا لەوەی ئێستا. ئاستەنگە هەر گەورەکە ئێستا لەو دەمە کە کورد زۆر لی نیگەرانە ئەو کۆنفرانسەیە ئەو کۆنگرەیە کە تورکیا و رووسیا و ئێران کردیان بەتاکید تورکیا سەرپەرشتی لەو دەمەی ئەو معاملە گەورانە دەکات لەسەر کورد. ئەویش ئەوەیە ما لەو کاتیش باسمان کرد ئێستا دووبارەی دەکەینەوە کە ناکۆچیەکانی نێوان یان پانتایی ناکۆچی نێوان تورکیا و رووسیا و ئێران زۆر زۆر فراوانترە لە پانتایی هاوبەش. بۆ ئێمە دەمانزانی هەر جۆرە کۆنگرێک ینی بینیمان ئەردۆغان ویستی دەستی پۆتین و ڕۆحانی بگری و لە سەیەکیاندانێ، بەڵام هەفتەچی نەخایەن ئێستا رووسیا و ئێران ڕایان وایە و بە ئاشکراش داوایان لە تورکیا کرد کە عفرین تەسلیمی ساحبی خۆی بکاتەوە. ئێمە شارزاینە تورکیا دێتە هەر شوێنێک زۆر بە زەحمەتی دەکشێتەوە لە قۆبرس بۆ ماوەیەکی کاتی چوو ئەواتە ئێستاش نەخشێتەوە. ئەو معسکرانەی ئێستا لە کوردستانی باشوور داینایە بۆ کاتی هاتوو گوایە هاتووە لەسەر داوای حیزبی دەسەڵات و ئەوانە هاتووە لە بۆ لێکردنەوەی شەڕی براکوژی تەواو بۆ ئەوە هەر ناکشێتەوە. هەتا پەرلەمانیش داوای کرد، عێراقیش داوای کرد، ناکشێتەوە. ئێستا دێتە لای خوا کورد و سیدەکان دیسان ناکشێتەوە. برەژێر زەخت نەبی ناکوژێتەوە ناکشێت. بەس خۆشبەختانە شتێکیش هەیە ئەوەی تورکیا دەرێ پاڵپشتی نێودەوڵەت لەیەکجێ پاڵپشتی نێودەوڵەتی نیە. هەتا ئێستا یەک دەوڵەتی جیهانی اعترافیان بە قوبرز نەکردیا وە کەسیش تا پاڵپشتی عفرینی نەکردیا و ئەو تەدەخولەی ئێرەشی وە خۆی کە دەرێ من ڕێکەوتن نامم لەگەر سووریا یان لەگەر عێراق یان لەگەر ئێرانیان لەگە ئەمریکا هەموو نەفیان کردوتیان هیچ جۆرە ڕێکەوتنیان نەکرد. واتە تورکیا زۆر لە ئاوازە لەوە. بەڵام چی لێ دێ ئەگەر ئەو قەزی سووریا دوو ئیتیجاه وەردەگری، ئەگەر هەر گورزێکی ئاسایی بی ئەوە تازە لە قازانجی کوردە کە ئەمریکا تازە لە کوردستان لە سووریا دەبی بمینێتەوە و بە استراتیجیە تەچینێ ئەوە کورد زۆر قازانج لەیەکە. بەڵام ئەگەر ببتە شەڕکە و احتیمالە زۆر دوورە تورکیا قازانجێکی زۆر دەکە لەبەرچی لەبەر ئەوەیەگە ببتە شەڕ لەگە ئێران و رووسیا دەبتە شەڕ
دائما لە جەنجی وهاش کە درێژە دەکێشی ئەو عاملی کە حەسمی دەکا ئەو شێوە دەوڵەتانەیە کە دەیەوێت سوودە وەرگری لە هەردە خۆی ساغ ناکەوێت لەو دەمەی تورکیایە بۆیە معادلەکە دەکەوتە سەر تورکیاش لەو دەمەی زۆر مەبەستیتی سەودا بکە لەسەر کورد ئەمن دڵنیام ئەگەر ئەو شەڕە ببی کە نابی بەڵام ئەگەر بوو احتیمالەکە زۆر کەمە ئەو کاتی رووسیا و ئێران عرض ینی عەرزی گەورە دەخەنە پێش تورکیا و هەروەها ئەمریکاش ئەو ڕێک ئەو معادلەیە ئەو کاتی دێتە دی کە ئەوی توێ دەبێت تەضحیەت جزء من ئەسلی کورد ئەو کاتی حالەتی کورد لە سووریا زۆر خراپ دەبی و حالەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان زۆر خراپ دەبێت کرد تورکیا ویستیتی لە ڕێی کورد خۆی هەندێک مەشاریعی خۆی هەیە بەرجەستەی کە حتا ئەو سەرکردایەتی کورد ڕەنگە هەستیش پێ نەکەوێت زانی بەشێکە لە کوردایەتی بۆ زۆر ویستیتی لە هەر چوار پارچەی کوردستان حرەکەی کوردی هەبی بە چەکداری زۆر حەولیدا لە کوردستانی ئێرانیش حرەکەی چەکداری بۆ ئەوەی ئێرانیش بێتە ژێر ئەو وفاقی و سووریاش پێ و عێراقیش پێ هەر چاریان برێن ئێمە مشکلەکمان هەیە لێک دەمدا لە هەر چوار پارچەی کوردستان ئەگە حرەکەی کوردی وەک ئاگر گڕی گرت تورکیا ئەوەی دەوێت ئاگادار بین ئەو استراتیجیە حەق نەبوو باسکەین بەڵام وەختی داهاتوودن لە مێژە ئێمە هەست بۆ یەکەین کە جاروێ هانی هەندێک پارچەی حرەکاتی کوردی دەدا لە بۆ ئەوەیە کە وفاقێکی ئیقلیمی لەسەر حیسابی کورد بێتن هەر چوار دەوڵەت برین ئێمە مشکلی کوردمان هەیە پانتایە هاوبەشەکەی لەوێ پینتەوە تورکیا حەولیدا ئەوەی لە ڕێی کوردستانی باشوور بکات دژی کوردستانی ڕۆژ هەڵات و لە پێشووتریش لە کوردستانی ڕۆژئاوا خۆی بە تەبیعەتی خۆی دروست بوو ئەو تەقەلایی وابوو بۆ ئەو وفاقا دەبی کورد ئاگادار بی لێ کاتە لە هەر چوار پارچەی کوردستان شۆڕش و حرەکات نەکە دەبی ئەگە پارچەک دوو یان سێ هەبوو دەبی پارچەی احتیاط بمینێ بۆی ئەو استراتیجیا نێتە دی بەڵام ئەوەی گرنگە ئێمە ئەوە باسی بکەین ئەو شەڕە نابی ئەوەی کە ئێستا ئەمریکا دەستی دایتێ هەر گورزێکی عسکەریە گورزە عسکەریەکەش لە هەر شوێنێک بدا ڕەنگە هەفتەیەک وەکوی ئەو پێی دەوترێ مزاعافاتی دەبی رووسیا ئامادە نییە شەڕ لەسەر بکە و ئێرانیش ئەو توانایی نییە بۆیە دەستەوە مەجلیسی ئەمن بەڵام لە کۆتاییەکەیدا جارێکتر وجودی ئەمریکا لە سووریا دەبتەوە پێویست و ڕەنگە میزانی بۆ زیاد دەکرێت لەوەش کورد زۆر قازانج دەکات کوردی هەر چوار پارچە قازانج دەکەن ئەگەر بە نەخشە و پلانێکی ورتیان ئەو تەبیبە بن کە عملیاتی دڵ یان عملیاتی مێشتیان پێ بکرێت ڕەنگە هەموو وانە بێت بەڵام لەو چارچوێدا ئێستا زۆر بووە زەرورەت کە لە هەر چوار پارچەی کوردستان دەستێکی ئەمین و زۆر شارزای دوی زۆر حساس بێتە سەرکار بۆ ئەوەی لەو ئالۆزیانە سەری لێ دەرچی زۆر جار هەیە ئالۆزبوونی کێشەکان قازانج لە ئەو سەرکردە عەقلانیەکان پێیان دەکات لەبەرەوەی لە باری ئاسایی ڕەنگە هەموو کەس ئیشی پێ بکرێت بەڵام لە بارە ئالۆزەکان تەنها ئەوانەی کە سەرکردەی زۆر تایبەتن زۆر لێزان زۆر شارزان ئەوانە ئیشان پێ دەکرێت لە بۆ کوردستان وا باشە تا ڕادەیەکی باش ئالۆز ببی لەو ئالۆزیەی بەڵام بزانی ئەو نەشەڕێگەی دابنی کە وەکبری لە پردەکە بە سەلامەتی بپەڕیەوە ئەوە بە کورتی ئەو زانیاریە بوو کە پێویست بوو ئەو شۆ بگەێنی بە ئەوان بۆ ئەی نیگەران نەبن لەوەی کە لە سووریا هەیە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی